بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. ئەمڕۆ دادگای فیدراڵی دوای مانگێک و 2 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق ئەنجامەکانی پەسەند کرد بە پێی ڕێکارە دەستوریەکانیش لە ماوەی 15 ڕۆژی داهاتوودا سەرۆکۆماری ئێستای عێراق بانکێشتی ئەندامانی خولی نوێی ئەنجومەن نوێرانی عێراق دەکات بۆی کە کۆبوونەوەی یەکەم ئەنجام بدەن، دوایەوەی کە پەرلەمان کۆبوونەوەی یەکەم ئەنجام دەدات، دواتر هەڵبژاردننی سەرۆکۆمار دەبێت و دواتر سەرۆکۆماری نوێ هەڵدەبژێدێت و سەرۆکوەزیرانی نوێ ڕەڕەسپێدێت بۆ پێکهێنانی حکوومەت کاندیدی سەرۆکوەزیران بە پێی و مودە ماوە دەستوری کەدانراوە. ئەگەر وەکو خۆی بچێتە پێشەوە لە ماوەی 2 مانگی داهاتوو حکوومەتی نوێی عێراق پێک بهێنێ. لە بەرنامەی ئەمڕۆ باز لە قۆناغی دوای هەڵبژاردن و پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان و ڕۆڵی ئێران و ئەمریکا لە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق و لایەنە کوردیەکانیش کە تاکو ئێستا دادگای فیدراڵی ئەنجامەکانی پەسەند کردووە هیچیان نەکردووە لە ناوخۆ بۆ ڕێکەوتن کاریگەریەکانی چی دەبێت لەسەر بەشداری کورد لە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر مەولود باوەمراد نووسەر و سیاسی سەیر لەسەر دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاکتۆر بەخێربێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزان لەسەر پەسەندکردنی ئەنجامەکان لەلایەن دادگای فیدراڵی بە پێی ڕێکارەکان بڵین دادگای فیدراڵی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان پەسەند دەکات. ینی دوایەم خۆناغا یاخود بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردوو چی گۆڕاوە؟ ئایا لە بەردەم دۆخێکی نوێ داین لە عێراق بۆ پێکهێنانی حکوومەت بۆ گفتوگۆی پێکاتەکان و لایەنەکان بۆ خۆناغێکی نوێ؟ سەردا سوپاس بۆ جەنابەت و سوپاس بۆ کەناڵی پایام و هەروەها سڵاو ڕێزم بۆ بیسەران و بینەرانی کەناڵەکە. لە ڕاستیە ڕاگەیاندنی با بڵێن قوڵکردنی یا پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەلایەن دادگای باڵای فیدراڵی بۆ خۆی دەستپێکی قۆناغێکی نوێ لە ژیانی سیاسی عێراق بە معنە دەسەڵات، بە معنە دەسەڵاتی قەزایی، دەسەڵاتی تەنفیزی، بە معنە پارلەمانێکی نوێ، سوڵتەی تەشریعی نوێ. بەڵام ئەوەنەی ئێمە زانیمانەیە ئەوەی کە بووەتە عادەت لە هەڵبژاردنەکانی کۆنا لە 2005 بە دواوە تا ئێستاچێ ئەوەیە کە خەڵکی ڕێکەوتنەکان بە گوێرەی دەستوری عێراقی مادە 73 بڕگەی 4 ئەبێ سەرۆکۆمار داوا بکات لە ئەنجومەنی نوێنەران کە بە زووترین کات کۆبوونەوەی خۆی گرێ بدات تا کوتلە هەڵبژێراوەکان ببنە کوتلەی پارلەمانی پاش سوێن خواردن کە ئەوان سوێنیان خوارد. ئێمە لە بەردەم 3 ئیستیحقاقی گەورەیان. ئیستیحقاقی یەکەم بریتیە لە سەرۆکی پارلەمان و دوو جێگرەکەی، و ئیستیحقاقی دووهەم بریتیە لە ئیستیحقاقی دووهەم بریتیە لە سەرۆکۆمار. ئیستیحقاقی سێهەمیش بریتیە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران. لە 2005 تا ئیساکێ بە شێوەی عورفی، نە بە شێوەی دەستوری، بە شێوەی عورفی ڕاهاتوون لەسەرەوەی کەوا تەیاری شیعی لەبەرەوەی زۆرترن بە عادەت ئەوان سەرۆکی ئەنجومەنی وەزیران دیاری بکەن و سەرۆکی کۆماریش عورفەن سپێراوە بە کورد و سەرۆکی پەرلەمانیش بەسرا یا با بڵێن سپێراوە بە سوننەیە وەکو بەرکەوتی سوننە دەرەکەوێ، وەکو سەرۆکۆمار وەکو بەرکەوتی کورد دەرەکەوێ، یاخود با بڵێن عورفی وای لێ هاتووە. ئیلا لە دەستوورە شتێکی وان نییە یا قانونێک نییە ئەمە ڕائان پشڕاست کاتەوە بڵێ بەم قانونە ئەوە ئەبێ وابێ. ئەمجا ئێمە یەنە سەر شتی تر دوای ئەمانە. ئایا سوننەکان کە ئەوان خۆشیان بۆ خۆیان کۆمەڵێک هێزی جیاوازن و هاوپەیمانیکی سوننیان هەیە لە بەرامبەر هاوپەیمانی ئیتاری تەنسیقی، ئەگەرچی ئەم زەعیفتر یا لاواستر یا هێواشتر یا بچووکترە، ئەم ئیتلافە طبیعی تحالفی حەزمە، تحالفی عەزمە، تحالفی سیادەیە، تحالفی تەقەدمە، بەکۆی هەمویان یعنی سوننەکان 77 مەقعەدیان هەیە و قەناعەتیان وایە ئەم 77 ئەبێتە سولسی معەتیل و دەنگەکانیان باش و پێی ڕازین. بەڵام ئایا تا ئێساکی ڕێککەوتون لەوەی کە کێ سەرۆکی ئەبێتە سەرۆکی پارلەمان لە نێوانیانە؟ ئایا هەر
حەلبوسی جارێکی تر ئایا لە دەرەوەی حەلبوسی کەسێکی تریت ئایا خەمیس خەنجەریت ئایا سامەڕاییت ئایا کێت ئەمانە هەمویان یعنی تا ئێساکی حلم تەداولە یعنی نەگەشتە ئەوەی کە لە سەعاتی حەسمە ئەم مەوزوعە حەسم کرێت. خاڵی دووهەم یعنی ئێمە پێویستمان لە دوای دروستبوونی پەیکەری پەرلەمان ئیتر دەرەکەوێ کوتلەی گەورە کێیە و تا ئیساکێ لایەنی شیعی کە 187 کورسی هەیە و بە تێغڕا لە 7 کوتلە پێک هاتووە هەر لە مثلا کوتلەی دەوڵەتی قانون و تەیاری سەدری و ڕێکخراوی بەدر و حەیدەر عەبادی و ئیعمار و تەنمیەکە محەممەد شیع سوودانی بۆ یەکەم جارە کوتلێ ئەبێت و ئەچێتە پەرلەمان توانی سەرکەوێ بەسەر هەموو لایەنەکانی تیریا و تەیاری ئیتای تەنسیقیا و 46 کورسی بێنێ. ئەمانە هەموو ئەو کێشانن کە لە بەردەم ئایندەی پەرلەمانن نە لە بەردەم خودی پەرلەمانەکە و خودی دەوڵەتەکە بەڵکو لە بەردەم ئەو هێزان کە ئیستیحقاقی ئەویان هەیە دووبارە سەر لە نوێ لە ئەنجامی ئەم انتخاب بە گوێرەی ئەنجامەکانی ئەم انتخاباتە نوێیە حکوومەتی عێراقی نوێ تەشکیل بدەن. تا ئێساکێ دیار نییە شیعە کێشیان لەسەر کوتلەی گەورە نییە چکە بەردەستوێ یعنی 187 کورسی لە 50 زائیدەن یەکەکەی 329 کورسیەکە زیاترە. ماوە تۆ قسەی دووهەم ئایا کورد ناوماڵی کورد لەسەر چی ڕێکەوتون کە بتوانن بربژێرێکی بربژێرێکە هەردوو لای پارتی و یەکێتی لانی کەم لە هەرێمی کوردستان لەسەر ڕێکەوتبن کێیە و ئایا لەسەر چ شتێک ڕێکەوتون ینی ئایا لە کوردستانە شتێکیان ئەوەی لە عەرەبیە پێوتێ مقایەزە ئایا شتێکیان ڕەدوو بەدڵ کردووە ئەم بدە شتێ بدا بە و یا ئەو دەست لە شتێ هەڵگرێ بۆ ئەو تاوەکو لەسەر کەسایەتیەک ڕێکەون و ئایا ئەو کەسایەتیە کێ ئەمانە هەموو ئەو قسانن کە لە خلالی ئەم دەڕۆژی موڵەتی پەرلەمانە ئەبێ یەکلا بکرێتەوە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ تەواوبوونی لەگەڵ ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن لەلایەن کۆمیسیۆنۆ لە ڕۆژی 11 هەتاوەکوی ئێساکی ئەم مداوەلاتە هەر کراوە و ئەم مداوەلاتە لە بینی حیزبەکانەکە بەڵام لەم دەڕۆژەی ئەخیرا ئەبێتە ماراسیۆن واتە ئەو دەڕۆژەیەکەوە سەرۆکی عێراق دایناوە بۆ یەکەم گرێدان یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بە تەواوی ئەندامە سەرکەوتووەکانی. باشە کاکتۆر ئەوەی کە بەڕێزت باست کرد سەرۆکۆماری ئێستا لە ماوەی 15 ڕۆژ بانکێشتی پەرلەمانتاران دەکات بۆ یەکەم کۆبوونەوە لە ماوەی 15 ڕۆژە پێ دوایە هەم شیعەکان بگەنە سەر ڕێ بکەون لەسەر کاندیدێکی بۆ سەرۆکوەزیران کورد سەرۆکۆمارێک لا بکاتەوە سونەکان تا ئێستا بڵین هیچ یەکلا نەکراونەوە 15 ڕۆژێکی یەکلاکەرەوەیە. بە تەجروبەی پێشوو تا ئیساکێ یعنی زۆر زەحمەت هیچ لایەنێک بەتایبەتی کورد توانیوێتی ڕێکەوە لەسەر کەسێک کە ئەبێتە سەرۆکۆماری عێراق بەڵام ئەوەش بەو معنای نییە کە ئەوەندە گرانە کە هەر نەکرێت چونکە هەر نەکرێت نییە ئەوە ئیستیحقاقاتی دەستوری و عرفی دەستوری عێراقە ئینا دەستور نییە بۆتە عرفێک لە دەستوری عێراق وەکو عرفێکی دەستوری لێ هاتوو نەک عرفێک لە دەستوری عێراقا. لە هەموو حاڵێکە ئەبێ پارتیوێکێتی ڕێکەون لەسەر ئەمە جا خۆ ئەگەر داوەتی هێزە براوەکانی ناو هەرێمی کوردستانیش بکەن بۆ ئەوەیەوە دەنگەکانی کورد باشتر بێ لە عێراقاوە بتوانێت کوتلەیەکی محکەمتر بێ بۆ ئەم دەنگە بۆ ئەم شتە گەورانە ئیدە شتەکانی تر مەسەلا قانونە مەسەلا شتیترەوە ڕەنگە زۆر زەحمەت نەبێت چونکە هەموو پەرلەمان لە بەشێکی قانون مەسئولە یا لەو قانونێکەوە پەرلەمان دەریەکە مەسئولە ئەوە 50 زائیدەنیەک کەوێت و ڕەنگە بە ئاسانی بکرێت بەڵام لێرە هەر یەکە و ڕێژەیەکی خۆی هەیە بۆ ئەوی کە سەرکەوێت بۆ پەرلەمان و جارەکانی تر پێم وایە بێ کێشە یا با بڵێن ئاڵنگاری یا با بڵێن چی ناوەنی ناوی بنێ دینە و بەرە هەرچی خۆت ناوێنێ ناوی بنێ لە بینی کووردا هەبوو بۆ ئەوەی چێ لە دوجارە بێ بە سەرۆکی عێراق. ئێستا ڕەنگە ینی بەعزێ ناو هەبن کە بە ئاسانی پارتیوێکێتی ڕەنگە یان بە تەسەوری من ڕەنگە پارتیوێکێتی بە ئاسانی بگەنە نتیجەتیە چونکە شتێکیان بۆ دانووسانکردن لە نێوان هەردووکیانە هەیە واتە شتێک هەیە لە عێراق و شتێکیش هەیە لە کوردستان و شتێکیش هەیە لە ناو خودی چوارچێوەی هەرێمی کوردستانە کە ئەمانە پارتیوێکێتی ئەتوان ئاڵوگۆڕی پێ بکەن و نەتیجە بگەنە
ئەوەی کە چێ سەرۆکی عێراق بێ و تا ئێساکێش وەکو عەرزم کردن بەم عرفەی کە عرفە سیاسی کە لە عێراق هەیە ئەمان عرفی دەستورینی عرفی سیاسیە سەرۆکی کۆمار لە عێراقا پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەمە وەکوتم هیچ ینی سەنەدێکی قانونی و سەنەدێکی دەستوری نیە بەڵام سەنەدێکی عرفی سیاسی هەیە تەقلیدی سیاسی هەیە یا با بڵێن عرفی سیاسی هەیە بە تەسەوری من پارتی دیموکراتی کوردستان ئەوەی تێ ئەگەم یانی ئەوەی سەرنجم ماوە لەبەروی کەسێک تا ئێستا کەسێک لە ناوەندەکانی سوشیال میدیا قسەی لەسەر نەکراوە دزەی پێ نەکراوە بۆی کە پارتی ئەمەی دەستیشان کردووە کەواتە ئەمجارش هەر لای یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەبێ دانووسانێک بەبێ بدە و بێنەیەک بدە و سندنێک ئەمەی دەست ناکەوێت بە ئاسانی چونکە پارتیش ئەبێ مقایەزەیەوە بکە. باشە کاکتۆر دوای دینە سەر سونە و شیعەش بەزەوەی باسی کوردت کرد ئەگەر بڵێن چانسەکار بۆ یەکی دیبێ سەر و کۆمار باز لەوە دەکرێن دێک زانیاری نافەرمی گوایە ئێستایکێتی ڕازی بووە لە پێکێنانی حکوومەت وەزارەتی ناوخۆ کە پێشتر پێراگی دەکەم جارە بۆ پارتی بێ یعنی پێ دوایە دەبێت ڕێکەوتنێک بکرێت لەسەر پێکێنانی حکوومەت یاریێم لێرە اینجا پارتیش پشتگیری یەکێتی بکا بۆ سەر و کۆمار. والله من ناتوانم ینی وەکو بڵێ خاڵ بخەمە سەر پیتەکان بڵێم ئەمە ئاوایە ئەمە ئاوایە بەڵام گیرکردنێک لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە ئەوەی گیرکردنە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی سادەیە ئەگەر بڵێ یانی شتێکی سادەی کردو شتێکی تابیعی کردووە شتێکی ئاسایی کردووە لە سیاسەتە ئەگەر بڵێ من مەسەلە بۆ نمونە دەست لە وەزارەتی ناوخۆ هەڵەگرن لەم داوایە و دەست لە فلان و فلانشن هەڵەگرم ئەمە ئێوەش دەنگم پێ یا دەنگ بە مرەشەحەکەی ئێمە بدەن مرەشەحەکەی ئەوان تا ئیساکێش ینی ناوزەدێکی دیاری نییە ماوەیەکی زۆر قسە لەسەر کێبامەڕنی ئەکرا ئێستا ئەویش ینی دەنگی نەما و کەس بوو بەرحاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر ئەوەی کە ئەو پۆستێکی ئەو بێ وەکوتم بە تەقلیدی سیاسیش هەروای لێ هاتووە لە 2005 و شاد ڕەوان مامجار بۆ یەکەم جار بووە سەرۆکی عێراق لەبەرەوە بە تەسەوری من بەڵێ دانووسان لەسەر پۆستەکانی حکوومەت لێرە ئەکرێ و ڕەنگە شتی تریش لە مقابلی هەبێ کە پارتی دەستی کەوێ لە مقابلی ئەوەی کە یەکێتیش سەرۆکی کۆماری عێراقی دەسەکەوێت. بەڵێ کاکتۆر پێدوای بەبێ نەرمینواندنی یەکێتی بۆ ناوخۆی هەرێم و بۆ پێکەنانی حکوومەت سەر و کۆمارەکەی دەست ناکەوێ یاخود بە ئاسانی دەستی ناکەوێ. ینی دنیا هەروایە ینی ئێمە لەم شتانە لۆمەی هیچ ژەیەک ناکرێ ینی شیعەکان ناو خۆیانە هەمویان شیعان و هەمویان ڕێڕەوانی ڕێگەی عەلی و هەروەها هەڵگری ئاڵای حجەی قائمن بەڵام لە عینی کاتا زۆر کێشەی گەورە گەورە لە نێوانیان دروستە بێت لەسەر پۆستێک فلانێک تا نەتیجە بە دانووسان ئەگەنە شوێن بەڵام ئەوان زۆرن وەکو عەرزم کردی ینی تا ئێستاکی 8 کوتلەن و ئەم 8 کوتلەیە گەورەترینیان ئی محەممەد شیع سوودانی کە کەس تەسەوری نەکردو ئەوان کۆمەڵێک مەرجێندانە بۆ ئەوەی کەواکی ئەبێ بەسەر و گوزەراو کە ئەوە حیسەی ئەوانە یەکێک لە مەرجەکان ئەو کوتلەی نەبێ یەکێک لە مەرجەکان ئەو بوو دەستنیشان نەکراوێت پێشووتر دوایی هاتنە سەر بەحسێکی تەفسیلیتر لەوە ئەوان قەناعەتیان وایە کە ئاڵنگاری کێشەی ئایندەی عێراق قوڵتر و گەورەترە بێت دوو قەناعەتیان وایە کە پەیوەندیەکانی وڵاتانی ئەقلیمی کاریگەریان لەسەر حکوومەتی عێراق هەیە بە ئەکیدی یعنی دڵنیان لەوەی کەوا ئەوە ئێران هیچ خۆکە ماڵی خۆیان و پێکەوە یعنی با بڵین ئێرتیباتی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لەگەڵ عێراق و ئێرانە شتێکی سادەیە و هەمومان ئەیزانین هەموو دنیا شەیزانە بەڵام ئەوان قەناعەتیان وایە سووریا ئەزمەیەکە ئەوان قەناعەتیان وایە تورکیا ئەزمەیەکە ئەوان قەناعەتیان وایە سعودی ئەزمەیەکە و ئەمە ئەزمە ئەقلیمیەکان ئەزمە نێو دەوڵەتەکانی شەوان قەناعەتیان وایە کە عێراق و ئێران و ئەمریکا بە دەردی بەو دەردەی کە لە 2003 نظامی سەدام حوسێنی پێتیا چوو بە ئەتیباری ئەوەی قومبەلەی نەوەوی هەیە و قومبەلەی نەوەوی دروستیرتۆ و خەتەر لەسەر ناوچەکە و ئەم حیزبی بەعسە حیزبێکی تا دەسەڵاتێکی تا حیزبی سەرشێت و وەهاوەهایە و ئەبێ ئەم سلاحی نەبێ
من ناڵێم ئەوە چاوەڕوانی ئێرانەکە و قەتعاً ئەوەش ناڵێم بەڵام ئەڵێم ئەوان لەوە تێگەشتون کە ئەمە یەکێکە لەو قەیرانانەی کە ڕەنگ ئاتۆ لەسەر عێراق لە ئایندا لەوانە ڕەنگ لەسەر مالیە بدا لەوانە لەسەر کۆمەڵگا بدا لەوانە لەسەر ئایندەی عێراقدا المهم ئەوان حسابی ئەوان کردووە ئەزماتانەش هەیە لەبەرەوە بە تێگڕا ینی ڕێک ینی شتەکان اختصار کردووە پێم وابێت لە بینی سێ مرەشەحە ینی محەممەد شیع سوودانی کەس ناڵێ کەس ناتوانێت بڵێن مەبە چونکە کوتلەکەی ئەوەنە 42 کورسی هێناوە ئەو هەموو خەبات و نیزال و تێکۆشانەی تەیاری حکمە و نوری مالیکی و کورە هەموو قیاداتی هەمام حمودی و هەموو قیاداتی حیزبی داوە و ئەمانە تەبی ئەم هەشت حیزب ئەم هەشت کۆمەڵە هەر هەمویان بەرهەمی دوو تەیارەیەکیان مەجلیسی عەلای انقلاب مەجلیسی عەلای شۆڕشی ئیسلامی لە عێراق کە دوای ناوەکەیان گۆڕی و ئیسا هەمام حمودی سەرۆکی ئەو بەشێتی کە بەو ناوە ماوەتۆ و هەروەها حیزبی داوە کە ساڵی 1957 ڕاگەنراوە ئەم دوانە هەردووکیان ئێسا بوون دەوری 14-15 بەڵام هەمویان هەستی ئەوە ئەکەن کەسەر بە دوو بنە ماڵن لە ڕووی حیزبی و لە ڕووی تەجەموع بەڵامەکو سەر بە یەک بنە ماڵن کە ئیطاری تەنسیقی تەیاری شیعیە لە عێراقا ئەم هەستکردنیان بەم مەترسیانی کە ڕوبەڕوویانە بێتەوە لە ئایندا و نازان ماوەیەکی لەمە و پێش تەیفسامی لەبەر خاتی بێدەنگکردنی هەرێمی کوردستان یاچی وتی ئەزمی مالیشمانە بێ بەڵام قسەکەی ئەو یعنی لەسەر شتی ڕقەمی بیناتراوە گەل لە ئایندا یعنی شەڕی ئۆکرانیا و ما ئۆکرانیا فلان و فلان ئەو دەور و بەلان نەمێنێ بەئەکیدی یعنی نەوت ڕێژێکی باش ێتە خوارد کە ڕێژێکی باش هاتە خوارد لە ساڵ 95 دەخلی قەومی عێراقی یعنی داهاتی نیشتیمانی عێراقی لەسەر نەوتە پێنجەکەی تر بەرگەی هیچ شتێک ناگرێەوە ئەو هەموو حەشی شعبی کە ئێساکێ عەدەدەکەیان 240,000 لە عێراقا خۆ بەردە ناخەنە سەر بەردێک ئینتاجێکیان نیەجگەلەوەی کڕاشکۆفێک یا سیلاحێکی سووک بەشانیانەوەیە و تەدریبەکەن ڕۆژانە و شیر و تیر لە ئەعدایی ئومەی ئیسلامی و ئەعدایی شیعە و ئالوبەیت و ئەعدایی عێراق و ئەوانە ئەسوون و ئیلای تشتێکیانی ئەمە ئەم ئەزمە مالی کە ڕۆکاتە ئەوان ڕاستە ڕۆکاتە ئێمە و قەدەرێکی ژمانومانەکە بەڵام بۆ عێراقیش ئەبێتە مای ئەزمەی گەورە لە 2023 بۆ ئێساکێ زۆرەکە تقریبا حدودی 22 ساڵە سەرکردەیەکی وا لە ناو تەیاری شیعی ئاڵ نەکەوتووە کە سەر لە نوێ لە دوای ڕوخانی نیزامی عێراقی ئیعادە سیاغەی ئەم نیزامە بکات لەسەر کۆمەڵێک ئەفکار و قەواعید و قەناعات من ینی زۆرمانوم بەدەست هەموو ئەحزابی ئیسلامی و عێراقی و فلان و فلانۆ ئەمانە یعنی ڕوئیەکیان بۆ حکوومەتکردن لەسەر کۆمەڵی قەواعید و قەناعاتی فکری نییە ئەبووە مەسەر هەر نەبێ حیزبی داوە هەر نانە مالیکی کە ئیدعای گەورەی ئەم شتانەیە کرد یعنی قسەیشیان هەبووە دەربارەی ئەوەی ئەم حکوومەتە چۆن ئیعادە تەسمیم بکەین وای لێ بکەین کە ئەم ئەزمەی اقتصادی ڕوبەڕووی نەبێت کە من دڵنیام لە ماوەی داهاتووە بەبێ قسەکانی تەیف سامی ئەوە حقیقەتە کە عێراق تووشی ئەزمەیەکی مالی هەبێت بۆ یەکانە تەیاری ئیطاری تەنسیقی خۆی ئامادە کردووە بۆ ئەوەی کە کێشە لەسەر سەرۆکی لەسەر کێ مرەشەحە و چۆن مرەشەحە و ئەو قەید و بەندانە لابات هاتوۆتە سەر ئەوەی ئەم معیارانەی کە من عەرزم کردی کە عێراق لە ناوخوا کێشەی هەیە کە عێراق تەدەخولاتی ئەقلیمی هەیە کە عێراق لەسەر ئاسی نێودەوڵەتیش کێشەی هەیە لەسەرەوە ڕێککەوتون کە باشترین شت ئەوەیە بگەینە نەتیجەی ئەوەی سەرکردەیەکی مەقبول کە توانای هەبێ قۆناغەکە تێپەڕێنێ ئەوە بە تێگەیشتنی ئەوان چونکە لانیکەم وەکو وتم ئەگەر قرار بێ عێراق پەلاماری سەدام حوسێن و حکوومەتی بەعسییا بێ ڕوخاند بێتی بە بیانووی ئەوەی عینی نەوەوی قومبەلەی نەوەوی هەیە لە عێراقا و فی نەتیجە هیچیش نەبوو بەڵام وەکو کلیلی عێراقی دایە دەست ئەم کۆمەڵە تەیاری شیعیە ئەمان ئەوە لە زاکیرەیانە لە زاکیرەی مێژویانایە کە ئەمریکا دەست لە ئێران هەڵناگرێ بەو ئاسانی ئیلا ئەبێ کۆمەڵی تەنازولات کات تا ئەگەنە ئەو تەنازولاتە لەوانەیە پەرچەکرداری گەورەی لەسەر عێراق هەبێ بۆ یەکانە پێیان وایە کە کێشەی ناوخۆیی لە عێراقا قابلی ڕوودانە. باشە کاکتۆر مەدەم باسی ئێران و ئەمریکا کرد ینی ڕۆڵی ئێران و ئەمریکا چی دەبێت لە پێکەنانی ئەم حکوومەتە جیاوازترە لە حکوومەتەکانی ڕابردوو و ئێمە دەبینین هەتا گروپە چەکدارەکانیش دەنگێکی چاکیانی ناوە کە پێشتر لە دەنگیان نەهێناوە و کورسیانیان نەهێناوە لە پەرلەمانی عێراق.
بەڵێ حقیقەتەن ینی وەکو عەرزم کردی ینی 240,000 چەکدار لە عێراقا هەیە و ئەمانە هەمویان لەسەر وەزنی بە تەسەووری ئەمریکی بە تەسەووری ئەمریکا لەسەر وەزنی سوپای پاسدارانی عێراق دروستکراون و ئەمە بەدیری جێیشی عێراقین و بەدیری هەموو هێزەکانی عێراقین و ئەم وڵاتەی ئەمریکا تەبیعی حەقی نییە تەدەخل بکە و ئێرانیش حەقی نییە تەدەخل بکە ئەمە وڵاتێکە سیادەی خۆی هەیە عضوی ئومەوی متحیدەیە ئەوەتانە یەکێک لە کەسایەتیەکانی ئەو عێراقا بۆتە سەرۆکی کۆمیسیاری پەنابەرانی نێودەوڵەتی لە ئومەوی متحیدە کە ئەو پۆستێکە یعنی بەحسێکە بۆ عێراقیش و بەحسێکە بۆ هەرێمی کوردستانیش لە ڕاستیە حەقی ئەو تەدەخولیان نییە بەڵام لەبەرەوەی کە عێراق ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن بە کۆمەڵێک تەدەخولات دروست بوو بە دەست و پەنجەی خەڵکی عێراقیەکان خۆیان لەگەڵ ئەوەی خەباتێکی زۆریان بۆ کرد دروست نەبووە لەبەرەوەی حەقی ئەو بە خۆیان دەن هەم ئێران حەقی ئەو بە خۆیەدات چونکە ماڵێکی ئارام بوو بۆ ئەو هەموو تەیارە بۆ ئەو هەموو حیزب و جەماعەت و لایەنە شیعیانەی کە لە عێراقا بوو سەرباری دروستکردنی هێزی چەکدار بۆیان وەکو مەجلس ئاعلا ئەوانی تر ئەو هێزی بەدر و ئەمریکاش قەناعەتی وایە کە لە ڕێکەوتنەکانی لەندەن بەدواوە و پاشان کۆنگرەی سەلاحەددین ڕێخۆشکەر بۆ ئەوەی کەوا ئەمریکا بە زەبری هێز بتوانێت سەدام حوسێن لەسەر کورسی بێنێتە خوارێ و ئەوە کۆتایی پێ بێت ئەم دوو ڕەگە مێژوویە ڕێگە ئەدا بەوەی کە یا با بڵێن ڕێخۆشکەرە بۆ ئەوەی کە لە عێراقا هەم ئەمریکا ڕۆڵی هەبێ هەم ئێرانیش ڕۆڵی هەبێ بەڵام ئەم دوو ڕۆڵە ناکۆک و هاودژ و پێک نەهاتووە چۆن وایان لێت کە بتوان لە عێراقا حکوومەتی عێراق تەحملی داواکانی هەردووکیان بکە لە یەک کاتا و بتوانێت حکوومەتیش بەردەوام بێ تۆزە قورسەکە ئەگەر ئەمریکا پێ لەسەر ئەوە داگرێ شەڕی ئێران ئێمە ئەەکەین بە نوێنەرایەتی حکوومەتی ئیسرائیلی چونکە ئێران ئەگەر ئەسەحینەوەی ببێ ئەوە ئەم لایەنی ئەدات لە ئیسرائیلیەدا لەلایەکی تر هەوڵی ئەوە ئەدەن کە عێراقێکە ئەوان هەوڵی ڕزگارکردنیاندا و مۆتەکەی سەدام حوسێن لەسەر دڵا بردووە جێگەی هین نەبێت جێگەی ئەم هەموو چەکدارە نەبێت کە هەموو وەلایین و هەموو قەناعەتیان بە وڵایەتی فەقیه هەیە. بەڵێ باشە کاک تۆر بەس پێشتر باز لەوە دەکرا بۆ نمونە ئەمجارە شاعکان باردۆخیان زۆر خراپە باردۆخیان خراپ دەبێ بەس ئەنجامی هەڵبژاردنەکە پێچەوانە و ئایا بۆ دوای حکوومەتیش دەتوانن پارێزگاری لە پێگەی خۆیان بکەن شیعەکان یاخود بەرەو لاوازی دەڕۆن؟ والله يعني انتماء بو تياري شيعي انتماء اويا انتماء سكوزايا انتماء اونيا كسياسات بيغوري يعني اواني كوا دنگ بتياري شيعي دن العراق لأساسي انتماء بو مذهبي شيعي وبشيعي لدايك بون بردوام لسر ام دنگ بيدانم چوكا وسا تياري وطني هبونا وشيعة تياري شيعي زور بهزونا وشيعة حتى تياري إخوان مسلمين وشيعة زور بهز وهلا بسخروا بقري حتى يتبقى سيش لو أنا نماوت أوي كما وأمية لبرو تشاورواني لويك تياري شيعي العراق لاواز بي لروي دم ولروي سن ولروي برلمان واندامي برلمان أو شانو توزشتكي يعني تحليلي كنا معقولة بوشو كوان بأنواع ناوية نبيشه وتيار وتواناي خونو كردنويان هي تواناي هنا نبيشوي كومالك كادري تازان هي أجر شي من بتواوي معنا بدقمان لوي كوا تياري شيعي تا أمر روجش كقصيتي أكن واتا لدو 2023 وبو أمر روكا بسدو صالة بدقمان يا شوزان بلم رشبينم لوي كتواني بيتيان كومالك پیاوی دەوڵەت سەرکردەی گەورەی دەوڵەتداری و کۆمەڵێک نخبەی سیاسی لە ساحەکە دروستکەن ئەوەی کە سیاسەتی کردو حیزبایەتی کردووە هەر ئەوەی تا ئێستا بەردەوامە و ئەگەر پیرێکیان مرد بێ کوڕەکەی هاتووەژێ یان نایبەکەیت لەوە زیاتر نییە واتە ئەم تازەبوونەوەیش نییە بەڵام تا ئێستاکێ تون دەستیان بەم دەسەڵاتەوە گرتووە کە لە دەستیان دەرنەچێەوە ئێرانیش وڵاتێکی کەم نییە و بەواجبی شەرعی و دینی خۆی ئەزانێکە هەمیشە ئاگای لەم حکوومەتی عێراق بێ و ئاگای لە سیاسیەکانی عێراق بێ و پەتی ئەم دەسەڵاتە لە دەست شیعە نەبێتەوە لەبەرەوە ئەو لاوازی کە جەنابەت ئاماژەی بۆکەی وەختێک ینی بەرجەسە ئەبێ کە تشرین دووبارە بێتەوە کە حکایەتی تشرینیەکان دووبارە بێت
بەڵێ بە سەبارەت بۆی کە بڵین ئەمریکاش نێردەیەکی دیاریکردو سەرۆکی ئەمریکا بۆ عێراق ئەوەی زۆرۆڵێکی دەبێت لە پێکێنانی حکوومەتی نوێ و فشار خستنە سەر لایەنەکان وە لە بەرامبەر ژێمە دەبین بڵین نێردەی نێتەوە یەکگرتوەکانی سکرتێری نێتەوە یەکگرتوەکان لە بەغدا بوو کە 22 ساڵە نێردەی نێتەوە یەکگرتوەکان بۆ هاوکاری عێراق بوو کۆتایی پێهات بەڵام ئەمریکاش نوێنەرێکی دیاری کردووە هیچ زۆرۆڵەکەی دەبێت نوێنەرەکەی ئەمریکا یاخود چوونە دەری بڵین نێردەی نێتەوە یەکگرتوەکان ڕۆڵی دەبێت بە تەسەوری من نێردەی ئەمریکا لە عێراقا پەیکی نامەیە یعنی پەیکی نامەیە بەڵام پەیکی نامەیەکی متمانە پێکراو بۆ ئەوەی قسەکردن لە سۆشیال میدیا و قسەکردن لە تەرەف بە ڕێگەی تەرەفی سێهەم و قسەکردن بە ڕێگەی سەفیر و قسەکردن بەوانە بگوازێتەوە بۆ ئاسێکی باڵاتر بەرزتر ئەوی شەوەیە کە نوێنەری سەرۆک کۆماری یاخود سەرۆکی ئەمریکا لە عێراقا بێت ئەم نوێنەرە ئەرچی ئەوەی نییە وەکو سەفیر و ئەوانە بەعزە سەفیری وەکو خەلیلزاد زەڵمای خەلیلزاد تەدەخولی لە قسەی هەموو حیزبێکا کرد ئەچوە ناو هەموو حیزبێک و چونکە هەم زمانی فارسی ئەزانی کە لەلایەن برایانی شیعە تۆزێک ڕائیجە و زۆربەی زمانی فارسی ئەزانن وەکو زمانی دووهەمی خۆیان و بەعزێ سەفیری تیژ هەبوو هەم بەهێز بوون بەتوانا بوون لەگەڵ معارەزەی عێراقیا ئیشیان کردبوو ئەوانە تەدەخولیان نەکرد هەندێکجا بە سیفەتی موسەشار و هەندێکجا بە سیفەتی پەیامەکانی ئەمریکا بەڵام نەخێر نێردەی ڕاستە و خۆی ئەمریکا نێردەی سەرۆکی ئەمریکا ڕاستە و ڕاست پەیامەکانی سەرۆکی ئەمریکا و سیاساتی ئەمریکا و تێگەیشتنی سەرۆکی ئەمریکا بۆ ئەوەی چی لە عێراقا هەیە چی بکرێت و چی نەکرێت ئەوە ڕاستە و ڕاستە گەێنتە دەسەڵاتی تەنفیزی عێراقی و ئەوان بەرپرسە بنیا ئیتالی تەنسیقی ئەگەر هەر بمێنێ بە بەردەوامی یا ئیتالی تەنسیقی بۆ ئەوەی کە پەیامەکانی ئەمریکا وەڵام بدەنەوە مەرج نییە ئەوەی کە ئەمریکا ئەوێ ئەوەی ئەمریکا داوایەکە ئەوەی ئەمریکا بەلایە باشە 100% وەکو خۆی دەربچێ وابێ چونکە ئەوەی ژیانی سیاست لەسەر ئەرز و ژیانی سیاست لە قەناعەت و فکر و کتێبا دووشتی جیاوازن ڕەنگە بتوان بەدەیان شتی ئەمریکا ڕەتکەنەوە بە مبەرراتێکە لەسەر ساحەکە هەیە و ئەمریکاش مقتەنیعە بەوە بەڵام لە هەموو حاڵەکە ئەمریکا ئێستا لە ڕێگەی نێردەکەیەوە هەموو بیر و ڕاو بۆچوونەکان لە مەنجەڵی قیادەی ئەمریکیە ئەکوڵێت و وەکو ڕیسالەیەک ئەنێرێ بۆ نێردە و نێردەشی گەینە باوانی تر شتێکی تر نییە وەکو عەرزم کردی ینی سەفیرەکانی تر تەدەخولیانە کرد قسەیانە کرد میزاجی ئەمریکا و دەسەڵاتی ئەمریکا و با بڵێین سیاسەتمەداری ئەمریکایان نەقڵە کرد بۆ ئێران و حتا بۆ عەفوەن بۆ سەرکردەکانی عێراق و حتا بۆ حیزبەکان و لەوە زیاتر بۆ بەعزێ جیهاتی کوردی و بەڵام لە ڕاستیە ئێساکێ نێردە ئەو ئیشەینی نێردە ئەو ئیشەی هەیەکەوە سەرۆکی ئەمریکا ئەوەی ئینتاجیان کردووە لە مەنجەڵی سیاساتی ئەمریکا بەرامبەر بە عێراق ئەو ئەوێزێتەوە بۆ ئەو لایەنەی کە مەشمولە پێی ئەو لایەنەش عادەتەن سەرۆکی حکوومەتە بەڵێ دیارەوە بە کورتی ینی هیچ کاتمان چەند خولەکێک ماوە ینی ئامانجی ترامپ لە دیاریکردنیە و نێردەی بۆ عێراق سێ چووکە پێشتر بڵین هەبوو نێردەی تایبەت یاخود ماوەیەکی زۆرە بڵین لە ساڵانی ڕابردوو نەبوو بەڵێ کاکتۆر گوێ لێمە کاکتۆر بەشی ئەخیری باسیەوەم کرد نێردەی ترامپ بە دیاریکراوی هیچ ئامانجی کێ بوو کە نێردەیەکی لەم کاتەدانا بۆ عێراق خۆ لە خولەکەی پێشووی ترامپ پێیز نێردەیەکی دانەنا بە دڵنیایی شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل و بە هاوکاری ئەمریکاش ڕۆڵی هەیە لەسەر ئەمریکا ئێمە ئەمانەوێ شتێک بە ناوی ئێران لە عێراقا دەسەڵاتی نەبێواتە دەسەڵاتی قەراردان و دەسەڵاتی گۆڕینی قەرار و دەسەڵاتی دروستکردنی هەڵوێست بە حیزبە شیعیەکان و ئیلا ئاخریه بەڵام ئەمریکا بە زۆری لەسەرەوە وەسێکە ئەم هێزە چەکدارانەی لە عێراقا هەن
ئەمانە ئیش بۆ ئێرانەکەن، ئەمانە بە قەناعەتی و طبیعی ئەمانە هێزێکی چەکداری وەها نین کە عێراق پێویستی پێی بێ. ئەمە جۆرێکە ئەم حەش شعبیە وەکو جێی شعبیەکە وایە، وەکو مقاومە شعبیەکە وایە، وەکوانێ عێراق بە کەلتوری هێنایەتی ئەمی شتێکە لەوانە. عێراق باشترین شت ئەوەیە کە دەست بەرێ بۆ دام و دەستگای فەرمی خۆی جێیش بەهێزکات و بەشەکانی سوپای عێراق بەهێزکا و بەدامەزراوەی بکاوای لێ بکا کە تەدەخولی شت نەکەن. ئەوە لەلایەک. لەلای دووهەمیشی قەناعەتی وایە ئەمریکا بە تەسەوری من کە ئەم ژمارە زۆرەی هەشت کە لە 2014 بە فتوای ئایەتوڵا سیستانی دروست بوو لە سەردەمی مالیکیە بۆ ڕاونانی داعش، شتێک نەماوە ڕای بکەن، شتێک نەماوە ڕای بنێن. ئەمانە هەر پارەی عێراق سەرفەکەن و ئەگەرەکو شتێکیش بەر ئێران بکەوێت، ئێرانیەکانیش تەبعی نازانم گوێتان لێبێ بازێک بەرپرسی ئێرانی و تەسەورەکەم یەکێک لە ئەعزای سلکی وەزارەتی خارجی بوو باسی ئەوەیە کرد کە ئەمانەی کە بە پرۆ ئێرانی ناسراون ڕۆژێک تفەنێکیان بۆ ئێمە نەتەقاندووە، بەڵام لەگەڵ ئەوەشە هێشتا هەر متەمەسیکن پێی، چونکە بە کورتی و کوردی و باش بڵێم ینی حەشی شعبی شوێنێکی هەڵمژینی بەتاڵەیە لە هەرێمی کوردستان لە عەفوەن لە عێراقا و شوێنێکە بۆ دروستکردنی دەنگی مسۆگەر، یعنی 240,000 کەس خانەوادەی هەیە، ژنی هەیە، مناڵی هەیە، کەسوکاری هەیە، ئەتوانێت زۆرترین شتکە لە بەر ئەمریکا نێردەکەی لە عێراقا ئەسڵەن ئیشی ئەوەیە کە ئەم کارە بکە، یعنی ئەسڵەن ئیشی ئەوەیە کە پەیامەتونەکانی یا ئیرادەی سیاسی ئەمریکا بەرامبەر بە عێراق بگەێنێ. ئەمریکا ئەو حەقە بە خۆیدا کە وەختی خۆی ئەم سەدام حوسێنی ئەم وڵاتە سەدام حوسێنی بۆ ڕووخاندن و ڕێ ئاچوخ کردووە کە ئەمان بێنە ئەم سەردەسەڵاتە، ئەو تەماشای ئەو حەقەی خۆیەکە لە ڕابردووە کە لە نەزەری شیعەکانە بریتە لە هاوکاری و لە نەزەری سونەکانی شابریتە لە احتیلال و هیچ کەسێک بەم دەهۆڵە هەڵناپەڕێ. بەڵام لە نهایەتە ئەمریکا قسەکانی نابێت بە بۆشایە بڕۆ، ئەبێت یاری ئیتاری تەنسیقی لە حکوومەتی ئایندا خۆیان لەگەڵ بەشێک لەم خواستانەی ئەمریکا ڕێکخەن و نێردەی ئەمریکا هەروە وەکو سەفیرێک لەوێ نییە، بەڵکو وەکو ئەو کەسەوەیە کە وەکو عەرزم کردی ئیرادە و تێگەیشتن و بۆچوونی مەطبەخی ئەمریکی ئەگەێنێ بۆ ئەوێ. لەبەرەوە لە ئایندا تەوەقع ئەەکەم کە ئەگەر زانیان جێپیان گەرم ئەبێت و زانیان مەجالێکیان ئیلا هەرە بێ پەیڕەوی ئەو قەناعەتانی ئەمریکا بکەن لە عێراقا و پەیڕەوەکەش قەناعەتەکانیش قورسن، ینی لابردنی حەشی شعبی لە عێراقا شتێکی زەحمەتە. باشە کاکتۆر بە کورتی کاتون پێنج قورێکێک ماوە سەبارەت بە سونەکان کە باست کرد، ئێستا انجومەنێکیان پێکهێناوە، ئەم جارە بڵین ئەم هەڵبژاردنە لە کاتێکدایە کە بۆ نمونە دراوسەیەکی نوێیان لە سووریا بۆ دروست بووە، شەر هاتووە سەر حکوم و بە شار ڕووخاوە، هیچ کاریگەرێکی دەبێ ئەم جارە لە عێراق زیاتر شتیان دەستکەوێت سونەکان؟ وەڵای شت لە حکوومەتە ئەوە وەکۆڵێ هەموو شتێک بە کێشانە و پێوانەیە. بەڵێ کاکتۆر کە هەموو شتێکی بە کێشانە و پێوانەی دەنگ و وەزن و قورسایی بوو، ئیتی کەس ناتوانێت شتە زیاتر بە کەسێک بدات. بەڵام تۆ بفەرمو ئایا ئەم جارە ئەتوانن لە سای ئەو واقعە نوێی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست بووە و لە ئایندەشە احتیمالە گۆڕانکاری ببێ و احتیمالە شتی تیژ ڕووبدا، ئایا ئەتوانن زیاتر زەختێکی زیاتر ناو پەرلمانە بەکاربێن، ئایا ئەتوانن وەزیرەکانیان زۆرتر ئیش بکەن، زۆرتر کار بکەن، زۆرتر شتێک بڵێن بە قەناعەتی خۆیان بێ و بە قەناعەتی تەیاری سونی بێ؟ ئەوە ممکنەوە بێ، بەڵام ئەوەی کە ناممکنەوە بێ، ئەوەی کەم ناممکنە و ڕوونادا شتی کت و پڕ و شتی لە ناکاو و شتی تێپەڕ و شتی نەبیسرا و نەبینرا و ڕوونادا، یانی شت لەسەر سکەی خۆی ڕابڕێەوە. وەختێ ئەمە ڕاستەکە بڵین ئایا مەسەلەن بۆ نمونە تەیاری شیعی لە ناوچەکە جۆرێک لە حەسر بوون حەسر بووە، ئایا تەسیری لەسەر سونەی عێراقی لە ڕووی ڕەنگە لە ڕووی دەرونیەوە بەڵێ، ئەویش بۆ شیعی سیاسی بۆ سونەی سیاسی نا، بۆ سونە بەعام، بۆ تەیفی سونی وإلا بۆ شیعی سونەی سیاسی ئەوان حسابی دەنگەکەن و حسابی سەڵتەکەن و حسابی هەبوونی خۆیانەکەن و ئێستا وەکو باسەکەن 88 کورسیان هەیە، ڕەنگە شێکی باش بێ 77 نەزانم چەندێکی ئەوەیە، یعنی ڕەنگە باش بێ بۆ ئەوەی کە ئەم جارە بەڵێ ڕەنگە باش بێ بۆ ئەوەی کە ئەم جارە بتوان زۆر لە خۆیان بکەن بۆ بەعزە قانونێک کە بە دڵیان دەبێت سورسی معاتیل بەکاردێن. بەڵێ
سەبارەت بە کۆتایی هاتنی بڵێن نێردەینەتەوەی عفوا سلسی معطل مەقصدم ئەزان 100 کورسیە مەبەستم ئەوەیە کە 77ەکە نزیکە لەو ڕقەمەوە بەڵێ چونکە ڕاستە دەبێت بۆ سەر کۆمار 220 ئەندام ئامادە بێت لە هەڵبژاردننی سەر کۆمار لە 329ەکە بەڵێ کاکتۆر بە کورتی بێ بۆ سەر کۆمار بەڵام بەحسی سلسی معطلم کرد بەڵێ بۆ کۆتایی هاتنی نێردەی نەتەوەیەکگرتوەکان لە عێراق دوای 20 ساڵ کۆتایی هات هیچ کاریگەرێکی دەبێت لە سەر عێراق لە سەر داوای حکوومەتی عێراقی وتیان هیچی تر پێویستمان بە نێردەی نەتەوەیەکگرتوەکان نییە کە کاری ئاشتەوایی و چاودێری هەڵبژاردنەکان و ئەوانە بوو هیچ کاریگەرێکی دەبێت لە سەر دۆخی عێراق ئێستا لەم قۆناغی ئێستا کە یعنی شەڕ و ناکۆکی و ئاژاوە نییە کە نەتەوەیەکگرتوەکان ئەوەی تیا بکە مەسەن بێتە پێش بەعزێک چارەسەر پێشکەشکە بازێک ئەو هاوکاری پێشکە عادەتەن اینجا نەمتەزانی قەراراتی بڕیارەکانی نەتەوەیەکگرتوەکان ئەگەر خەدەماتی لەگەڵ نەبێ و ئەگەر بەڕێگەی خەدەماتی کۆمیسیارە جۆرا و جۆرەکانی نەبێ ئابووری و نازانم هەڵبژاردە ئەو شتانە نەبێ پەناهندەیە و لەو شتانە نەبێ قەرارەکانی ملزم نییە هەرچی بڵێت یعنی ئەگەر خەدەماتێک لە پشتیوە نەبێ هەرچی بڵێ زۆر سەر ناگرێ قەناعەتی وایە کشانەوەی و تەواوبوونی تازە نەکردنەوەی پەیامێکە برادرانی ئیثاری تەنسیقی هەموو هێزەکانیان ئەیانەوێ پەیامێ بدەن بە عالەم ئەیانەوێ پەیام بدەن بە نەتەوەیەکگرتوەکان کە دۆخی عێراق ئارامە و پێویستمان بە ئەو نێردەیە نییە کە بە بەردەوامی چاوی لە ئاژاوەکانمان بێ یا چاوی لە پێویستیەکانمان بێ یا مەسەلا شتێ بکە ئەو ڕقابەیە لەسەر شتێ بکە ئێمە گەیشتێتەوە قۆناغی کە ئەم عێراقێکی ئاسوودەیە و عێراقێکی ئارامە و هەنگاو وردە بەرەو پێشەوە ئەنێت و پێویستمان بەم نێردەیە نییە کە مەهامەکەی بۆ تازە بکەینەوە. باش بەڵێ دیارە کاتیشمان تەواو بوو سوپاس دەکەین بەڕێز دکتۆر مەولود باوەمرات نووسەر و سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاسیان بەدەبوون دەکەین زۆر سوپاس دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران واتان لەگەڵ